کاری زۆر جددی کراوە بۆی کە بەشێکی زۆر لەو بەرهەمانەی کە گەشتوتە ئاستی خۆبژێوی قەدەغە بکرێ و هاوردە نەکرێ یەکێک لەوانە تا کوێسا بەرهەمی هەنگوینە کە قەدەغەیە هاوردەکردنی بەرهەمی ماسیمان قەدەغە کردووە بە تایبەتی ماسی کارب بە حکمەوەی کە بەرهەمی حوزەکانی ناوخۆ پێگەیشتووە بەرهەمی هەنار تاکو ێستا درێژمان کردوەوە قەدەغەکردنی و هەڵگاوێکی باشمان گرتە بەر بۆی کە بە بازاڕی بکەین لە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی خەلیج کاری ئێستامان جگە لە دانەوێڵە چاودێریکردن و کۆنتڕۆلکردنی ئەلوەکان و ڕێگریکردنە و میکانیزمی تازە دابنین بە ساڵی 2021 تایبەت بەو سەوزۆمیوەیەکەوە لە ناوخۆ پێ ئەگات چۆنێتی بە بازارکردنی و چۆنێتی ڕێگریکردن لەو بەرهەمەیەکە لە دەرەوە دێت و چۆن دانانی باڵانسێک و ئیسترادی منزەبەت یاخود محدود دیاری بکەین بۆی بتوانین دامی جوتیار و پاڵپشتی جوتیاران و کەتی کشت و کاڵی بکرێ لەلایەکی ترەوە کاری جددیمان کردو بۆی هەوڵ بدرێت لە بواری سەکتەری پەلەوەر کار بکەیت لەسەرەوەی کە لە ڕێگەی لیژنەی باڵای پیشەسازی پەلەوەرەوە پرۆژە پەلەوەریەکان ببوژێتەوە کەرتی پرۆژەی پەلەوەر و پرۆژەی پەلەوەریەکان و ئەوانەی کەەوە مۆڵەتی یاساییان هەیە بە تایبەتی بۆ مەسەلەی هێلکەی خواردن هێلکەی گۆشت بۆ مەسەلەی هێلکەی خواردن بەرهەمێنانی گۆشت کارمان کردو بۆی کە ئەمە ڕێک بخرێ بە تایبەتی و تەنزیم بکرێ